خۆرھەڵاتی موسڵ کە لە سەرەتای مانگی کانونی دووەمی ئەم ساڵەوە کۆنترۆل کراوەتەوە بەهۆی شەڕی نێوان سوپای عێراق و تیرۆریستانی داعشەوە زیانی زۆری بەرکەوتووە. ژێرخانی ئابووری شارەکە پەکی کەوتووە و تۆڕەکانی ئاویش بە تەواوی لە کارکەوتون. دانیشتوانی ئەو بەشە ئازادکراوەی موسڵ ڕۆژانە ناچارن چەند سەعاتێک لە ڕیزدا بوەستن بۆ ئەوەی چەند بوتڵێک ئاو بەدەست بێنن کە بۆ خواردنەوەش گونجاو نییە. کەمی ئاو دانیشتوانی خۆرھەڵاتی موسڵی ناچار کردووە کە پەنا بۆ هەڵکەندنی بیر ببەن. ئەو ئاوەی کە لە بیرەکانەوە دەردەهێنرێت پاک نییە و تێکەڵ بە گۆگرت بووە. بۆ هۆیشەوە دانیشتوانی بەشێک لە گەڕەکەکانی خۆرھەڵاتی موسڵ سەرڕای نەبوونی و سەختی گوزەرانیان ناچارن ئاو بکرن. دانیشتوانی یەکێک لە گەڕەکەکانی خۆرھەڵاتی موسڵ لەو بارەیەوە دەڵێت: من خەڵکی ئەم گەڕەکەم و هاتووم بۆ ئەوەی تەنکی ئاو بکڕم، بۆ ئەوەی لە ماڵەوە ئاوی تێدا هەڵبگرم و بۆ پێویستیەکانی ڕۆژانەمان بەکاری بهێنین. کارمەندانی شارەوانی کار دەکەن بۆ ئەوەی ئاومان بۆ دابین بکەن، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە وەکو پێویست ئاومان بۆ دابین بکەن، لەبەرەوەی ئێمە ناچارین ئاو لە تەنکەرەکان بکڕین. دانیشتوویەکی تری شاری موسڵ لەبارەی خراپی ئەو ئاوەی کە بۆیان دابین دەکرێت دەڵێت: کار دەکەن بۆ ئەوەی ئاومان بۆ دابین بکەن، بەڵام ئەو ئاوەی کە بەدەستمان دەکات وەک جاران نییە، لەبەر ئەوەیە کە خەڵک ناچارە ئاوی بوتڵ بکڕێت. ژمارێکی زۆری کارگەی ئاو لە شاری موسڵدا هەن، بەڵام ناتوانن هەمویان پێویستیەکان دابین بکەن. بەشێک لە کارگەکانی ئاویش لە کار کەوتون. لەو باوەڕەدام ئەگەر ئەو کارگانە بکەونەوە کار، ڕەوشەکە باشتر دەبێت. نەتەوەیەگرتوەکان هەوڵی چاکردنەوەی بەشێک لە تۆڕی ئاوی خۆرھەڵاتی موسڵ و وێستگەکانی ئاوی ئەو شارەدات. لیزا گراندی ڕێکخەری کاروباری مرۆیی نەتەوەیەگرتوەکان لە عێراق لەو بارەیەوە دەڵێت: 25 وێزگەی ئاومان هەیە، وەک ئەم وێزگەی ئێرە کە ئێمە کاری لەسەر دەکەین بۆ ئەوەی نۆژەنی بکەینەوە، بۆ ئەوەی بتوانین ئاوی پاک بگەینینە دانیشتوانی موسڵ و دەشتی نینەوە. دوای زیاتر لە 2 ساڵ و نیو لەمانەوەی پارێزگای نینەوە لە دەستی داعشدا، پارێزگاکە زیانی زۆر گەورەی بەرکەوتووە. لێپرسراوانی ناوخۆی پارێزگاکەش ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ئاوەدانکردنەوەی نینەوە پێویستی بە زیاتر لە 35 ملیار دۆلار دەبێت.